باشە زۆر ئاسانە مش پێ بڵم ڕەنگواوی هەر ڕەنگی خۆی لە ڕەنگی گۆچێ پاڵمەیکەن ڕەنگێکی جوانە کۆلە دوو لە ڕووی جەنابەت چوار پێ هەر ناوەکەی دیارە یاخی هەر پێ بڵێن یاخی وەکو حشتر و بارگیر یاخی بۆتەڵ ئەمانە چوار پێیان آخر پێشمەرگە تەکفیرەکە عەزیزەکەی من آخر پێشمەرگە تەکفیرەکەی کێ لە جیاتی پێشمەرگە هەیە ئەو میلەتە بپارێزێ ناوی یاخی ناوێکی جاهیلانەیە ئێستا بۆ نمونە هەر لە کە حیوانێک یاخیە بێ ئەڵێ ئەرێ وەڵای حشتەکە یاخی یا بارگیرەکە یاخی یا پێرەکە یاخی بوو یا مانگەکە بەکەڵ بوو یاخی بووە یا ئەسپەکە یاخی بوو ئەم کوڕش دیارە هەر کەرە هەر یاخیە بێ منی ژەڵێم تافیهە جاهیلە سەفیهە کورە نەخوێنەوارە کورە ئاساییە جەحەتەکەی بۆگەین بە خەمز نەچوو ئەزانێکی ئەوڵ ئەو کە ئەگەر پێی وابێ من کافرم من مرتدم یا مشتێکە بێ باشە منیش پێم وایە یەکەم ئەو جاهیلە چونکە جاهیل نەبێواناڵێ ئەو تافیهە ئەو سەخیفە ئەو سەفیهیشە ئەو نەخوێنەواریشە باشە ئەم پێنج خەمز نجومەی پێ بەخشم اینجا پێی بڵێ ئاخر ناپیاو نانەچی پێ بڵێ چوار پێ تۆ جارێ فەرقی بینی نێوانی ئەحکامی فتوا فرق بکە لە نێوانی ئەحکام و فتوایە وەختە قسە بکە هەر بۆی بنووسێت تف ڕەنگواوی باشە وەرەی مالیکە خوێڕیمە واوە چێ سووکی وا چییە بەلامەکە تایە مەدەر زانە چۆن سووک و ڕسوا دەکەن نانەجیبی کافرە و ئەوشێن لەو خۆی مشکلەکە لەوای ئەمانە بەشەرنی ئەمانە نانەجیبن ئەمانە یاخین وەکو حشتر و بارگیر یاخی بوو ئەگەر بێت و بە زمانی خۆیان قسەیان لەگەڵانەکەی کاک بەرزان زۆر خەتەر جا ئەمە لیان گرەتا و کاتەی ئێمەدەن